هیوادارم مامۆستاکان ڕێک دڵنیان نەرم بێت و یارمەتی تەڵەبەکان بدەن بۆ ئەوی بتوان داهاتوویەکی گەشتیان هەبێت و لە خوێندندا سەرکەوتوو بن و لە خوێندندا نەبڕێن. پێویستە لەسەر دایک و باوکان زۆر هاوکاری تەواو بکرێن بابەتی دعوەت و میوانداری وەڵا بنین تا ئیمتحانەکانی قوتابیان تەواو دەبێتن چونکە ڕەنگە ئایندەی ئەو تەلەبانە بە تایبەتی پۆلی 12 لەسەر ئەو تاقیکردنەوەکان چەند نمرە دێنن بەدەستدێنن لە کام زانکۆ وەردەگیرن. وەکو تەڵەبەیەکە دەبێ مامۆستاکان یارمەتی قوتابیان بدەن وەکو خێزانش دەبێ یارمەتی تەڵەبەکان بدەن ئەو ئیشێکا دەکا بەسەر ملیان لە بۆیان ئاسانکاریان لە بۆیان بگنە تا هەتوو دەرەجەی باشتر بێنن و تەڵەبەکان بۆ سەرکەفتەی بنە. سپاس.